بەنای خۆی گەورە میهرەبان هەوڵی کۆچی دوایی یەکێک لە عومرەکارەکانی گەرمیانکەوە لەگەڵ کۆمپانیایەک لە کۆمپانیەکانی نووسگی حەج و عومرەی گەرمیان لە 5دا سەفەری کردبوو لە دوای 10 ڕۆژ گەڕانەوەیان لە سەفەری عومرەی پیرۆز لە کاتی گەڕانەوە لە سنووری عەرعار واتە دەروازەی عەرعارکەوە سنووری عێراق و سعودیە ئەو ئافرەتە بەڕێزە کە بە ناوی مەلیحە ئەحمەد عەلی خانە خەڵکی کەلارەوە لە گەڕەکی شەهیدانە لەگەڵ کۆمپانیای بنکورە ڕۆیشتە بوو هەواڵیان پێگەیاندنی کەوا سەعات 2 ئەمشەو وەفاتی کردووە کەوا پێشتر هیچ نەخۆش و گر و گرفتێکی نەبووە تەنها حاڵەتی فجەتەن بووە کە لە دەواازە لە دوای داخلکردنی جیازەکەی وەڵام لە کاتی وەرگرتنەوە لە دەواازەی عێراق لەوێ پێشەوەی وەری بگرێتەوە وەفاتی کرد کەوا لە دوای وەفاتکردنیشی بردیانتە ڕوومادە ڕێکاری یاسایی و معاملەی وەفاتنان بۆ ئەم جۆرەشانیان بۆ تەواو کردووە وهروها لەوێ لە دوای شۆردنی کفن کراوە و نوێشی لەسەر کراوە و بە سارەی تایبەت ئێستا لە ڕێگەیە وعد بووە بگەیتەوە بۆ کەلار لە مزگەوتی تەخوا تەسلیمی خاوەن بکرێ و نوێژی لەسەر بکرێ و لە کەلارێ بنێژرێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون بەناوی نووسینگەی حەج و عومرەی گەرمیانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادە و کەسوکارێکین خوای تەعالا لێی خۆش بێ